گفتوگۆ دەکەین لەسەرەوەی بە دیاریکراوی پێشنیازەکە چی بوو بەکوێ گەشتووە قۆناغەکانی چین و کورد بۆ پێی نیگەرانە گفتوگەین پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سایر عەلی قایمی خەزای کفری. کاک سایر سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێ ئەو پێشنیازە چی بوو و کورد چۆن مامەڵەی لەگەڵدا دەکا؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە وەکو خۆتان نەزانن ئێمە دوێنێ بە یاوەری سەرپرشتیاری ئیدارەی گەرمیان مەسئولی مەڵباند هەندێک پەرلەمانتاران کە سەردانی ناحەی کۆکزمان کرد و کە گوێمان گرت لە پێکهاتەکانی ئەو ناحەیە کە پێک هاتبوون مەسەلەن لە خەڵکی ڕەسەنی ئەو شارۆچکەیە زایدەن خەڵکی دێهاتەکان کە ئەو خەڵکی ئەو دێهاتانەش طبعاً خەڵکی عەرەبی ڕەسەنیشی تایە تەسەورەکەم دووچێ ئاوایەکیان هەیە کە تورکمانن باسڵ طبعاً کە گوێمان گرت لە ئەوان مەبەستمان ئەوە بوو کە بزان کاردانەوەی ئەوان ڕەئی ملت لەسەر ئەم مەوزوعە چییە کە بۆمان دەرکەوت طبعاً هەمووی لەسەر ئەوە کۆکن کە ناحەی کۆکرز هەر بمێنێتەوە لەسەر هەرێمی کوردستان و ئەو کارانە کراوە کارێکی ناقانونیە و نایاساییە و نادستوریشە. بۆ مەسەرەن ئەم قساکەین کە ناقانونی و نادستوریە لەبەر چەند هۆکارێک لەبەر هەر چەند خاڵێک گرنگ ئەوەیە کە طبعاً خۆتە زانی کە استحداثکردنی قەزا ئەبێ لە مەجلس محافەزە و دەست پێ بکە وەلیکاندنی ناحەیەک بە قەزایەکی تازە هەر ئەبێت تەسویت بکرێ لە مەجلس محافەزە و بەرز بکرێتەوە. ئەمە مەبەست لە مەجلس محافەزەی دیالەیە کە مەجلس محافەزەی دیالە طبعاً ئەمە دەنگدان نەکراوە لەسەری بە پێچەوانەی ئیرادەی مەجلیسی محافەزە ئەم کتابە بەرز کراوەتەوە. ئەماندایە نابوو مەسەلەن ئەو کاتە کە ڕئیس مەجلس محافەزە دەنگدان بکرێت لەسەر ئەوەی ئیستحداثکردنی ناحی حمرین کە ناحەیەکە ئیستحداث بکرێ و بخرێتە سەر قەرەتەپە. طبعاً ئەمە نەکراوە هەڵسیانە بە پەلەپەل لەبەرەوە دوو ناحێ بنووسن و بیکەین عاید قەرەتەپە و قەرەتەپە استحداث بکرێ بێتە قەزا. دیارە خۆی هەر لە ئەسڵە لە بنەڕەتدا خۆی ناحەی قەرەتەپە ناحەی جەبارەش هەر عاید کفریە تاریخیان عاید کفریە لەکە لە 1975 کە کفری دایەبڕن لە محافەزەی کەرکووک ئەیخەنە سەر محافەزەی دیالە. ئەم سێ ناحیە ئەم مەوزوع بۆ تایبەتمەندیەکی زۆری هەیە بۆ قەزای کفری قەرەتەپە جەبارە کۆکز هەرسێکی عاید قەزای کفریە کە یەکەم ئیشە ناقانونەکەیان کە ئەمە موافقەی مەجلیس بەلەدی وەرنەگردە بە شێوەیەکی ئوسوڵی ئەم جارە بەرزیان کردێتەوە مەسەلەن بە وزارەتی تەختیت لە وزارەتی تەختیت قەرارێکی بۆ دەرچووە. طبعاً ئەمە تەبیعاتێکی قانونی دستوری خوروقاتێکی زۆری تایە ئێمە هەنگاوەکانمان دەست پێی کردە و لە ڕۆی نوێنەرایەتی هەرێمەوە لە ڕووی دەستەی گیان ناکۆکەکانی هەرێم کاکسانە هەمووی ئەوەی ئەوان بەکوێ گەشتووە ئیدارەی گەرمیانش کاکسایشی لەسەر کراوە. هەوڵەکانی ئەوان بەکوێ گەشتووە هەوڵەکانی ئێوە بەکوێ گەشتووە؟ ئەوان طبعاً قەرارێکیان وەرگردە لە وزارەتی تەختیت کە کۆ دراتە ناحیەی کۆکس کە ئەو ناحیە بخرێتە سەر ئەم قەزای قەرەتەپەی تازە. طبعاً ئەم دروستکردنی ئیستحداثکردنی قەزایەک پێویستەکە بە مەرسومی جمهوری ینی ئەمە خاڵێکی جەوهریە لەو مۆزوعە. خۆتانە بینن یعنی حتا محافەزەی هەڵەبجەیش کە موافقەتی ئەنجومەنی وەزیرانی هەبوو موافقەتی پەرلەمانی هەبوو سەرڕای ئەوەیشە ئەبوایە مەرسومی جمهوری بۆ دەرچێت. خۆتان نەزانن کە سەرۆکی کۆمار حامی دستورە جا ئیشێک بە نادستوری ناقانونی بکرێت تەکید بن یعنی هەڵەوەشێتەوە. بۆ هەڵەوەشێتەوە لەبەرەوە ئەم ئەسڵان کە مادەی 140 لە دستوری تازە 2005 عێراق ئەم مەوزوعە گەڕانەتەوە بۆ قانونی ئیدارەی دەولە لە خۆی هەر لە مادەی 140 نووسراوە لە فەقەرەیەکە ئەڵێ کاکە ئەم کێشانە چارەسەر بکرێ و بگەڕێنرەوە ئێوە بۆ قانون ئیدارەی دەولە. قانون ئیدارەی دەولە تەفسیلی زیاتری پێداوە لە مادەی 54 قانون ئیدارەی دەولە واضحە ئەڵێ لە مەرحەلەی ئینتیقالیە نابێت دەستکاری سنووری محافەزەکان بکرێ نابێ مەسەلەن دەستکاری ئیستحداث بکەی لکاندن بکەی دابڕێ لە مەوزوعەکان ئەمە دستورە یعنی دستور خۆتە زانی
سیادی هەیە لەسەر هەموو قانونەکانە کە ئەم ناحیەش کە لە 72 بە مەرسومی جمهوری 461 دروستە ئەکرێ ناحیەی کۆکس لە 72 کە ئەبێتە ناحەیەکە عاید قەزای کفریە. دوای ڕوخاندنی دێهاتەکان حکوومەتی عێراق خۆی هەڵێوەشێنێتەوە لە 1970 بە فەرمانی ژمارە 321 کە حکوومەتی عێراق خۆت هەڵوەشاندەتەوە ئەم ناحێت هەڵوەشاندەتەوە فەرەزەن ئەگەر غێر ئیستیحداسی بۆ بکەی دوای بیخێتە سەر قەرتەپە ئێتۆ ئەفەرمان ئیستیحداسەکەیشی نییە ئەمەشە خەلەلێکی قانونی و دستوریە لە کە ئەوان کردیانە. ئێمە لای خۆمانەوە بە فەرمانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم کە لە 19 2003 بە ژمارە 169 ئێمە خۆمان کردمانەتە ناحیە ئێمە 600 خانومان دروست کردە لەورە فەرمانگەکانمان استیحداس کردە مدیر ناحیە هێزی پێشمەرگە لەورەیە تو تەسەور کە ئێمە یعنی ساڵی پار کە پرۆژەیەک بای 8 میلیارد دینارە ئێمە قیرتاوی کفری قەرەبڵاغمان کە قەرەبڵاغ با بڵێن جادە سەرێکیەکەیە کە ئەچێ بۆ ناحیەی کۆکز ئێمە و پرۆژەمانە بۆیان جێبەجێ کردە و کە 20-24 دێلی ئیسیفادەکە یعنی ئەم مەوزوعە مەوزوعی ئاسان نییە وەزارەتی تەخطیط پێکاتەی خەڵکەکەی زۆرینە کوردن ئێستا لەو پێکاتێکی خەڵکەکە طبعاان لە سەتا ڕەنگە 98 کورد بێم دوو دەی عەرەبی تایە ئەوانش مووقفیان هەر لێو بوون و حاضر بوون و کاکە ئێمە حەزەکەین لەگەڵ ینی چۆن بڵێ لەسەر قەزای کفری بین و لە هەرێمی کوردستان بین فقەزم چییە ئەم خەتەواتانەکەم بۆتم باس کرد ئەمە خەتەواتێکی ئەم هەموو مەرسوم جمهوریە ئەم هەموو قەرارانە کە ئەم ناحێ دوای 2003 لەلایەن ئێمە ئیستیحداس کراوە لەگەڵ فەرمانی ئەنجومەنی وەزیران ئێستا ئەم ناحێ لای عێراق بوونی نییە یعنی ئێستا ئێمە چۆن 2003 ناحێ ئاوسیپیمان استیحداس کردە ناحێ شێختەویلمان استیحداس کرد لە سنووری کەلار کفری ئەمەش هەروایە کە تو ناحەیەک بوونی نەبێ لە عێراق تو چۆن ئەیلیکێنی بە قەزایە تازە دروستێکی کە قەزای قەرەتە پێ خۆی هەر لە ئەسڵا لە بنەڕەتە ئێمە ینی خەڵکیش تێ نەگەی ئێمە دژی ئەوەین کە شوێنێک بکرێتە قەزا ئەو مەوزوعەکەەوە نییە بەڵام خۆی دستور وازەحە دستور ئەڵێ کاکە نابێت دەستکاری بکرێ نابێت استیحداس بکرێ نابێت لیکاندن بکرێ حتا ئەو سێ مەرحلەی مادەی 140 لە تەواوە بێ کە ئەوەشە مەرحلەی مەسەلەن تەطبیعە دوایە مەرحلەی ئیحسایە دوای مەرحلەی هین تێتە پێش و ئیستیفتا ئێمە ئەم تەطبیعە جارێ خۆی لە مەرحلەی یەکەمان وەستاوە هیچ تیا نەکراوە ئیشێکی گەورەی تیا نەکراوە مەعادە هەندێک خەڵکە دێت تەعویزاتی وەرگردە و کۆتای پێاتە فتوو کە ئەمانە ناکەی کە تو نایە مەسەلەن ڕای ئەو خەڵکە وەرگری تو بە قەرارێکی فەوقی ئەمە ئەەکەی طبعاً ئەمە ئێمە لە ڕووی نوێنەراتی هەرێمەوە لە ڕێوزارەتی ناوخۆوە لە ڕووی نووسنگەی بەڕێز قوبات تاڵەبانی و ئیداری گەرمی هەمووی لەسەر خەتە نووسنگەی سەرۆکۆمار لەسەر خەتە ئەمە کارێکی نادستوریە و قبولکراو نییە یعنی هەرکێ بۆ خۆی قەرار وەرەگرێ کەیفی خۆیەتی بەڵام ئەم نوێنانەی مەسەلەن ئێمە لە عێراقا خۆ ئێمە بەشدارین لە حکوومەتی مرکزی نوێنەرمان هەیە وەزیرمان هەیە ئەو ئیشانە بە ئاسانی تێناپەڕێ باشە ڕاستە خۆتەزانی تاریخیەن ئەم منطقە تووشی تعریب بووە یعنی لە 63ەوە دەستی پێکردە بە تایبەت کفری زۆر زەرەن من بووە لەم مەسەلە کە کراوەتە سەر دیالە ئەمجا ناحیەکانی لێ کراوەتەوە بە قەرەتەپە و جەبارە ئەمجا ئەم ناحیانە خراتە سەر خانەقین خراتە سەر دیالە یعنی ئەم مەوزوعە بەردەوامە یعنی حکومەت دوایەک بەداخەوە کە حکومەتی بەعس ئەوەی کردە دوای حکومەتی شەراکەی وەتەنیش دوای 2003 هیچ هەنگاوێکی ڕاستەقینی نەنا ئەو مەوزوعەکان ئەو مەوزوعانە کە حەل بکرێن یعنی زۆی ئەمە دێهاتەکانی قەرەتەپە و جەبارە کە کوردنشینین خۆتان نەزان لە 1970 هەمووی ڕوخێنران ئێستا زەویەکانیان هەمووی کراوەتە مەسەلەن عەقد و ئیتفا کراوە خراوەتە ناو وەزارەتی مالی ئەمە بەڕاستی زۆربەی ئەو زەویانە حەل نەکراون کە ئێستاش هاوە ناو وەزارەتی مالیەوە ئێمە ئەڵێین ئەم هەنگاوانە هەنگاوێکی ناقانونی و نادوست مەبەستی لە دوایەوە من تەسەورەکەم مەبەستێکی سیاسی هەیە لە مەوزوعە هەندێک پەرلەمانتار هەیە مەسەلەن لە بەعقلێتێکی شۆفینی لە محافەزەی دیالە کارەکەن ئەمانە مەسەلەن بۆ دەعایی انتخابی خۆیان هەڵسیان ئەم کارەیانە کردە و بەداخەوە کە تێپەڕ بۆ لەسەر وەزارەتی تەخطیط و کە ئەو قەرارەی دەرکردە بەس
قەراری وزارەتی تەختیت قەرارێکی مولزم نییە ڕێکارە یاسایەکان تەواوکە ئەبێ بچێتە سەرۆکایەتی کۆماری عێراق ئەو کاتە ئێمەش بە هەموو هەنگاوەکان ئامادەین حتا بگێتە مەرحەلەی محکەمەی ئیتیحادیش کە تانە لێ بدەین ئامادەین. ینی کەواتە لە چوارچێوەی هەوڵەکان لە چوارچێوەی دەنگۆش دەرچووە چۆتە وەزارەتی وەکو تۆتێ پلاندانان بەڵام لەوێەوە بێگومان ڕێکاری تری هەیە دەچێتە ئەنجومەنی وەزیران و لە ئەنجومەنی وەزیران و دوایە تێپەڕێنرێ دەچێتە سەرۆکایەتی کۆمار پێتان وایە خۆناغی دیکەشی کە چوون ئەنجومەنی وەزیران بتوانن ئەویش تێپەڕێنن؟ والله ئێمە کە پێتم وت ئەم مەوزوعە بە ئاسانی تێپەڕ نابێ کاری لەسەر کراوە کاریشی لەسەر ئەکرێ بە چڕی لەبەرەوە ئەمە خۆیان بە دزیوە مەتەرە لە مەجلس محافەزەوە ئەو کتابیانە بەرز کردێتەوە بە وەکو مەرامێکی سیاسی چەند کوتلەیەکی عەرەبی هەیە لە ناو مەجلیسی محافەزە حتا لە ئێمە لە ناو مەجلس محافەزە کە دینمان هەیە یعنی تەواصلمان هەیە کە ئەو ئیشە چارەسەر بکرێ کە گەیەتە وزارەتی تەختیت طبعا ئەمە کۆتایی هەنگاوەکان نییە یعنی فەرمانێکی وزارەتی قەرارێکی وزارەتی تەختیت ئەو قووەت ئیلزامی نییە با بڵێن کە ئەنجومەنی وەزیرانی عێراق پابەند بکە یان مەسەڵەن بەیانی سەرۆکایەتی کۆمار ئیلزام بکە لەبەرەوە هەر فەرمانێک لە وزارەتێک دەرەچێت زۆر جارە بینین مەسەڵەن کە محکەمەی ئیتیحادی تێتە سەرخەت قەراری ئەنجومەنی وەزیران هەڵەوەشێنێتەوە ئەگەر لەگەڵ نەسێکی دستوری تەناقوز بکە ئەمەیشە نەکو بەس تەناقوزەکە هەر خەلەلی لە بیدایەوە بە خەلەل دەستی پێکرد لە بیدایەوە کێشەی هەیە یعنی ئەمە یەکێک بوو لەو هۆکارانە کە تەسوید کرا ڕئیس مەجلیس محافەزەی دیالە لەسەر ئیقالە کرا یەکێک بوو لەو مەوزوعانە یعنی کە دەنگ نەدریا لەسەری بەس دیارە دوایەوە ژێراوژێر ئەو نووسراوایانە کردە ئەمەیشە یعنی کارێکی نایاساییە باشە کاک سایر ئێمە بەڵێ دواپرسیارم دوسێ ڕۆژە باز لە جموزۆڵی هێز دەکرێت لەو سنوورانە بێگومانەوە هێڵی وەکو دەوترێ هێڵی تەماسن لەگەڵ سوپای عێراقیدا لەگەڵ هێزی حەشدی شعبیدا ینی باز لە جموجۆڵی هێز دەکرێم هێزە با بڵێن هێزی حکومەت هێرێمی کوردستان هێزی پێشمەرگا و ئەم هێزی ئەوانیش هیچ جموجۆڵێک هەیە گەر پێمان بڵی وڵە ئەمە یعنی جموجوڵی هێزی پێشمەرگە لە چوارچێوەی جموجوڵێکی اعتیادیە یعنی شتێک نییە بڵێن لە ئارایە کە شتێک ڕوو ئەدا هەندێک گۆڕانکاری کرا لە شوێنگۆڕکەی فۆجەکان کراوە بەڵام مەسەڵەن ئێمە کێڵگەیەکی نەوتیمان هەیە کە لەسەر ناحی کۆکزە پێڵێن گومار ئەمە لە هەفتاکان و هەشتاکان هین کراوە مەسەڵەن لەلایەن حکوومەتی عێراقی ئەو کاتە استیکشاف و هەندێ لەسەر خەریتەی وەزارەتی نەوتی عێراقە تەسەورەکەم ماوەیە پێش ئێستا ئیحالە کراوە بۆ کۆمپانیایەکی سینیە کە بێت ئیشی تیا بکە لەلایەن خۆیانەوە یانی ئێمە سنووری ناحی کۆکزە و عاید هەرێمی کوردستانە چەند جارێک هاتنە بە مەدەنی هاتنە یعنی تەنە مهندسەکان وەزارەتی نەوتی عێراق هاتووتیانە گەرەکمانە سەردانە ئەو کێڵگە بکەین کە طبعاً ئێمە ئەو کێڵگەیە لەژێر کۆنتترۆلی هێزی ئێمەیە پۆلیسی نەوتوگازی لێیە لیوایەکی کاملمان هەیە لەورە کە حیمایەتی هەم ناحیەکە کە ئەو جێگاناکە کە ئێمەش کە ئەڵێن وەل حکوومەتی هەرێمی کورسانە قسە بکرێت تەنسیق بکرێت بۆ بابەتە و ئێمە ئەوە قابلی قبول نییە تاک لایەن نەبێن مەسەلەن ئیسیسمار بکەن لەو جێگەیە کە تابع بە قەزای کفری هەر ئەوانەیە یعنی شتێکی وا گەورە نییە ئیتر ئەوەیشە تەسەورەکەم هەندێک جار لە هەندێ بابەتی ئیعلام نەختێ هەندێک شتەکان گەورە ئەکرێتەوە شەمەرامێکی سیاسی لە پشتەوەیە و ئەنا مەوزوعەکان زۆر طبیعیە و بە طبیعی چێتە ڕێوە بە هیوای ئارامی بۆ سنوورانە و تەواوی کوردستان بەڕێز کاک سایر عەلی قایمقامی خەزای کفری سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان خۆشەویستان دوای پشوێکی کورد ئەگەڕێینەوە لاتان